هونەر یەکێکە لەو کارانەی کە واگەلان پێی دەناسرێنەوە و دەتوانرێت لە ڕێگای هونەرەوە کێشە و گرفتەکانی هاوڵاتیان باز بکرێت. لەم دۆخە چەقبەستووی هەرێمی کوردستانیش تیپی شانۆی ئەنایتا لە ناو سنتەری شاری ڕواندز هەستا بە ئەنجامدانی چەند شانۆیەکی ڕەخنەئامێز و کۆمەڵایەتی کەوا لەگەڵ واقیعی ئێستای هەرێمی کوردستان گونجاو. عزیزان و خەجاڵەت خۆم ببورن توخوا خەڵکەکە بەرپرسەکەمان تۆزێ عیلاقی هەیە بە چەپڕێکی بۆ لە نادێکیلاک. ئەمڕۆ لەسەر بانگشە سەرۆکاتی شارەوانی ڕواندز دیارە و تیپی شانۆی سەرشەقام کە یەکە لە هەرە تیپە بەهێزەکانی شاری سەقزی ڕۆژهەڵاتی کوردستان بانگشەی داواکارێکە ئێمە قبول کرد و شانۆیان لێرە لە ڕواندز پێشکەش کرد. شانۆی سەرشەقام یەکێکە لەو شانۆیانەی کە لە زۆرێک لە وڵاتان بە مەبەستی خەنداخستنە سەرلێوی هاوڵاتیان و باسکردنی کێشە و گرفتەکانی هاوڵاتیان بە شێوەی شانۆ لە ناو شەقامەکان نمایش دەکرێن. بەڵام لە هەرێمی کوردستان ئەم کەشە بۆ شانۆکاران وەکو پێویست نەڕەخساوە. خۆی و شانۆگەری سەرشەقام یەکێکە لەو بابەتانەی کە لە زۆربەی وڵاتان هەیە بەس بەداخەوە لە لایمە شتیوە دگمەنە. ئەو شانۆگەریش کە پێشکەش کرا من وەکو بینەری شانۆ شتێکی باش بوو، بابەتەکان زۆر بوون، بابەتی کۆمیدی بوو، بابەتی سیاسی بوو، هەندێکیان تەواو یعنی عیبارەتی لە وەزعی ئێستای خەڵکە کرد، باسی بابەت و مەسوول و بەهەدەردانی پارە و شتی لەو بابەتانە. خۆتۆ بەرپرسی دایرەکەی دوێ کاتم بۆرەدا قڕبە سەرم ئەژێ ئابڕۆم بچە لێرەشا ئەوت کاکە جا وەڵڵای حەومانیە مەعاش نییە بی بە مۆشن و ناو نیوەی بێکارن کاکە ئەوانیشە توانن چای فرۆشن لێ چای فرۆشن ئاڵێبی چای بەس ئەم شانۆیە لە سەر شەقامەکانە ئیجرا بێت و شانۆیەک نییە کە لە ناو هۆڵا بێت. هونەرمەندانی ئێران هاتوونەتە سەر ئەو ڕوتەی کە شانۆکانیان بێنن لە شەقامەکانە ئیجرای بکەن بۆ ئەوەی کە بینەر زیاتر بتوانێت ارتباط بەرقەرار و مشکڵاتی ناوخۆیی بتوانین باشتر لەگەڵ خەڵکا حەلی بکەیت. بەس ئەم شانۆی ئێمە لەسەر پەیکەرەیە بوو کە مەسئولین دەستەندەرکاران بە ئەوانەی کە کار بەدەستن دێن نماتایە لە شارەدا ئەنێن بەس حتمما تاقیقی کریاوە قرار نییە بەدڵی هەر کەسێ بێت و ئەم شتە دروست کردێت. ئەم شتا لە سەرەتایی و دروست کریاوە و تاقیقاتی خاصی لەسەرا کریاوە. ئەگە قرار بێ بە قسەی هەر کەسێ بکەن ئاو بەڵادێ بەسەریاکە دیمان. هونەر یەکێکە لەو کارانەی کەوا دەتوانرێت کۆمەلگای لە ڕێگایەوە وشار بکرێتەوە. ئەوەی ئەم گروپەش ئەمڕۆ لە قەزای ڕواندز نمایشیان کرد بەشێک بوو لەو گرفتانەی کەوا لە نێو کۆمەلگای کوردیدا هەیە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ڕەواندۆز.